ئێمە دەبینین لە ئێستادا نەتەنها لە بەرامبەر ژنانیش لە کۆمەڵگەدا ئێمە دەبینین کە توندوتیژیەکان یا خۆتکوشتنی کەسەکان یا خود ناچارکردن بە خۆکوشتن وەکو خەریکە وەکو دیاردەی لێدێ. ئێمە لە سوشال میدیاوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوانیانی هەر ڕۆژ بە خەبەری کوشتنی کەسێک یا خود خۆکوشتنی کەسێک چاومان دەکرێتەوانێ و ئێستا کوشتنەکان لە تاکە کەسی دەگوەزراوەتەوە بەرەو کۆمەڵکوشکردن دەچێت، ینی خێزانە کۆمەڵکوش دەکرێت لە ناودا منداڵ لە ناودا ژن هەیە لە ناودا کەسانی بەتەمەن هەیە. ڕاستیدا ئەمە زەنگێکی مەترسیدارە بۆ کۆمەڵگەکەمان و دەبێت تێگەیشتن هەبێ لەوەی بۆچی کۆمەڵگەی ئێمە گەشتۆتە ئەم بارودۆخە کە بەم شێوەیە لەگەڵ ئەوەی کە ئێمە بە بەردەوامی داگیرکاریمان لەسەرە، لەگەڵەوەی بە بەردەوامی داگیرکار لە ئێمە دەکوژێت و دەی هەوێت ینی بە هەموو شێوازێک لە ئێمە بدا، بە هەموو شێوازێک ئێمە پاکتاو بکە. ئێمە دەبینین لە ناو خۆداش ینی کورد بۆ خۆی تاکی کورد دەستی دەچێتە کوشتنی خۆی، دەستی دەچێتە سەر کوشتنی کەسەکانی دی. ڕاستیدا ئەمە مەترسیدارە، وەکوتم ینی پەیوەندی بەوەیە کە خوێندنەوەیکی قوڵ لە کۆمەڵگە بکەین ئەم کێشانە لە چیەوە سەرچاوە دەگرن و بۆچی دەگاتە ئەو ڕادەیە کە مرۆڤێکی دی بکوژێ. بێگومان ئەگەر بێتە سەر کوشتنی ژنان ئێمە دەبینین ینی لە ناو کۆمەڵگەی ئێمەدا بە تایبەت هەتا ئێستا ناسینی جەوهەری ژن لە کۆمەڵگەی ئێمەدا بە شێوەیەکی دیار یاخود ئاراستەیەکی ڕاستی وەرنەگرتووە. ناتوانم هەموو کۆمەڵگە گشتگیر بکەم بەوەی کە لەبارەی ژنانەوە ناتوانن تێگەشتنێکی باش لەبارەی هەبوونی ژنەوە دەربخەن، بەڵام بەگشتی ئەگەر ببینین توندوتیژیەکان ڕێژەی کوشتنەکانەوەمان پێ دەڵێ هەتا ئێستا کۆمەڵگەی ئێمە نەیتوانیوە پێناسەیەکی دروست یاخود نزیک بوونەوەیەکی ڕاستەقینە لە جەوهەری ژن دروست بکە و تێنەگەیشتن لەو پەیوەندی کە لەنێوان ژن و پیاودا هەیە بە تایبەت دروستکردنی جۆرە پەیوەندیەکان پەیوەندیە ئەتوانین بڵین کە بنەمای دروستکردنی پەیوەندیەکە بنەمایەکی نادروستە، بنەمایەکە کە لەسەر باڵادەستی پیا و ئەو زەهنەتە پیا و سالارێک کە بە هەزارەها ساڵە لەناو ئەم کۆمەڵگایانەدا کاری خۆی دەکات لەسەر ئەم بنەمایە کە ئیدی پیاوێکی باڵادەسە هەموو بڕیارەکان بۆ ئەوە هەموو وەک دەڵێن ینی دەست بەسەراگرتنی هەیە و مڵکایەتی دروست دەکات. لێرەدا ئێمە دەبینین کێشەکان قوڵتر دەبنەوە، زۆربەی زۆری ئەو کوشتنانەی ژنان کە لە کۆمەڵگەی ئێمە دەگەڕێتەوە بۆ عەقڵێتێک کە خۆی بە باڵاتەستی هەموو شتێک دەزانێت و خۆی بە بڕیاردەر دەزانێت و لەوێدا هەبوونی ژن تەنها وەکو بکەرێک ژن دەبینێ، ئیدی ڕۆڵە حەقیقیەکەی ژن لەبیر دەکا، بۆیە هێرش دەکا، ڕەواتی بە کوشتن دەدا، دەڵێ من دەتوانم بکوژم، دەڵێ من دەتوانم ئەوەی خۆم دەمهەوێت بیکەم. ڕاستیدا ئەمە سەرچاوی کێشەکانە، ئەم زەهنیەتە لە کۆمەڵگەدا باڵادەست دەبێت تا ئەم زەهنیەتەش باڵادەست ببێ هەبوونی ژن و هەبوونی ڕاستەقینەی ژن لە کۆمەڵگەدا ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە و ناچارکردن بە خۆکوشتن. ئەمەش کە جۆرێکی ترە لە ئەوەی کە ئێمە هەر دەتوانین بڵێن کە کەسێکی دی ئەمە ئەنجام دەدات، چونکە هیچ کەسێک دەستی ناچێتە ئەوەی کە کۆتایی بە ژیانی خۆی بێنێت، دەبێت هۆکاری زۆر بەهێز هەبن، دەبێت ناچارکردن و زەختێکی زۆر لەسەر ئەو کەسە هەبێت تا بڕیار بدات. بۆیە ڕاستیدا ئەمە دۆخێکی خەمناکە، وەکو ئێمەی ژنان هەموو ڕۆژنامەنووس وەکو تەواوی ژنایان ئێمە خەمگینێکی قوڵ لە دڵی ئێمەدا دروست دەکات، بەڵام ینی هێزی چارەسەریش بۆ ئەوە هەیە، هێزی چارەسەریش بێگومان ئەوەیە کە ژنان بێدار ببنەوە لەو دۆخەی کە خۆیانی تێدایە و دەبێت قبولکردنی ئەم فێمسایدانە، قبولکردنی ئەم کوشتن و توندوتیژانە لەسەر خۆیان نەهێڵن و بەمەش بەڕاستی کاتێ ژن لە خۆی بێدار دەبێتەوە لە هەبوونی خۆی و لە پێشخستنی خۆی لە چارەسەرکردنی کێشەکاندا و بە خۆڕێخستنکردن. بێگومان ئاڕاستەی کۆمەڵگەش لەبارەی پرسی ژنەوە لەبارەی توندوتیژەکانیشەوە پێم وایە گۆڕانکاری بەسەردادێت. ماوەی ڕابردوودا لە باشووری کوردستان ئەوەمان بینیوە کە بکوژی ژنان داڵدە دەدرێن و یا لە ڕێگەی عەشایەریەوە یا لە ڕێگەی دادگاکانەوە بە شێوازە لە شێوازەکان کوشتنەکان پەردەپۆش دەکرێت. چەندەها ژن لە ناو باشووری کوردستاندا هەیە کە بەڵگە بۆ ئەم قسەی من گۆڕستانی بێناونیشانە، ئەو ژنانی کە کوژران و تا ئێستا ناوێکیان نییە، لەسەر کێڵی قەبرەکانیان ناوێک نییە. ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە دەسەڵات لەم هەرێمەدا لە پاش ڕاپەڕینەوە ئەگەر ئێمە باسی بکەین داڵدەیەک بکوژەکانی داوە، یاسا وەکو خۆی کاری خۆی ناکە، بکوژەکان بە حەقی خۆیان ناگەێنێ، بە مافی خۆیان ناگەێنێ. لەبەر ئەوەش ئێمە دەبینین کە دەسەڵات
تیش هۆکارێکە چونکە عقڵەتی پیا و دیسە ئەم دەسەڵاتە بەڕێوە دەبا یعنی لە ناو دام و دەستگاکاندا لە ناو یاساکاندا کە دادەڕژن لە ناو پەرلەمانی هەرێمی کوردستاندا ئەگەر ژن بەشدارێکی هەبێ بەشدارێکی کارای نییە یاخود ژنان ناتوانن خۆیان بڕیاردەر بن لەسەر هەندێک بابەت بۆ ئەوە ژیانی عقڵەتێکی خێڵگەڕی عقڵەتێکی پیا و سالاری کە دەسەڵاتی لە دەستا بێ بێگومان لەو بارێشەوە دەیهەوێت کە هەموو ئەو تاوانانەی کە دەکرێن بە تایبەت لەسەر ژنان پەردە پۆشی بکە و ئێمە لە ماوەی ڕابردوو تاوامە بینیمانە لە ناو دادگاکاندا بەڕاستی تەنانەت یاساش تەنانەت دادگەش نەیتوانیوە هەندێک کەیس یەکلایی بکاتەوە ئەنی یان ماوەیەکی زۆری بەسەردا چووە لەگەڵەوەی لەم دواییەدا هەندێک لە بکوژانی ژنان سزای هەتایی یا لە سێدارەیان بۆ بڕدرایەوانێ بەڵام بەڕاستیش نە کۆمەڵگە و نە ژنانیش زۆر باوەڕیان بەدام و دەستگاه حکومیەکان یا خود دامەزراوە دادگاییەکان نییە لەو بارەوە ڕاستە لە هەندێک لایەندا ڕەنگە دادگا توانی بێتی چونکە ئێمە بیرمان نەچێ دادگاش لە ئێستادا دەستگایەکی کۆمەڵایەتی نەماوە دەستگایەکی دەسەڵاتە یعنی دەسەڵات ئەگەر بیهەوێت بێگومان کەسێک کە بیهەوێت کەیسێک لە ناو دەستگادا بباتەوانێ دەتوانێت چەندە ڕێگا هەیە کە بتوانێت کاری خۆی لەوێدا بکە و لەوێدا کەیسەکە ون دەبێت و چەندەها ئێمە کەیسمان هەیە لەو بارەیەوە بۆیە شاردنەوەی ڕووداوەکان ئەمە بۆ چوونی خۆمەچکە بۆ چوونی جیاوازی شێ لەسەرەوە هەندێک پێیان وایە باشترەکە هەندێک کوشتن هەیە باس نەکرێت لە ڕاگەیاندنەوە ڕووماڵ نەکرێت یاخود ڕۆژنامەنووسان ناتوانن جگەلەوەی کە لە باشووری کوردستاندا بە ئاسانی ڕۆژنامەنووسان ناتوانن زانیاری دروست لەبارەی کوشتنەکانەوە لەبارەی ڕووداوەکانەوە بە نمونە تۆ وەک ڕۆژنامەنووسێک من وەک ڕۆژنامەنووسێ ئەگەر بچین ژنە کاتێک خۆی دەسووتێنە ناچار دەبێ ئێمە بە دوای کەیسەکەیدا بچین ڕۆژ بە ڕۆژ یاخود ماوە ئێمە بە دوای ئەو کەیسەدا بچین هۆکارەکەی چی ئایا دۆخی ئەم ژنە بۆ گەشتووە تەنانەت لەوێداش ڕێگە بە ئێمە نادەن کە زانیاری دروستمان بەردەست بکەوێت یعنی ئەمە ڕاستیە کە لە ڕاستیدا لە باشووری کوردستان جا بۆیە من پێم وایە جیاواز لەوەی کە هەندێک کەس پێیان وایە ڕووماڵکردنەکان یا ڕووماڵکردنی کوشتنەکان پێویستەکە لە دەستگاکانەوە نەبێ جیاواز لەوەش بێگومان ئەنی میکانیزمی دی هەیە بۆ ئەوەی کە تۆ ڕێگری بکەیت لەوە تەنها بەوە نابێت کە تۆ ڕێژەی کوشتنەکان بڵاو ینی ڕای بگریت لە ڕاگەیاندنەکانەوە ینی باشترین شتێش بۆ ئەوەی ڕاستی کۆمەڵگەی ئێمە ئیدی ڕابچڵەکێت لەو هەموو کوشتنێک کە لەسەر ژنان دەکرێت کۆمەڵگە دیسا تاکەکانی ئەم کۆمەڵگەیە بتوانن لە چوارچەوەی زانستی ناسینی ژندا بتوانن پێناسە بۆ ژن بکەن و بێگومان ڕێخستنبوونی ژنیش لەولایەنەوەدا زۆر ڕۆڵی خۆی دەبینێ یعنی ژنانیش دەبێت لەوە بێدار ببنەوە کە ئیدی ئەبێم کوشتنانە بوەستێنن دەبێت کە لە بەرانبەر ئەو ئەقڵیەتەدا تێکۆشانێکی بەهێز بەڕێوە ببن ڕاستیدا بە تایبەت ڕۆژنامەنووسان کە ڕۆژانە ئەم هەواڵانە دەبینن ینی کاریگەریەکی دەرونی لەسەر تۆش دروست دەکات کاریگەری دەرونی لەسەر تاکەکانی کۆمەڵگەش دروست دەکات تۆ سبەی تەلەڤیزیۆن دەکەیتەوە سبەی سایتێک دەکەیتەوە یەکسەر کوشتنی ژنێکی بەدوادادێ ئەنی لە خۆت دەپرسی ئایا لەم کۆمەڵگەیدا چی دەگوزارێ ئایا ئەم ئەقڵەتە تاکەی دەتوانێت بەردەوام بێ بەم شەوەی ڕەواتی بە کوشتنی ژنام دوجار ئەمە تەنها کوشتنی ژنێک نییە لە ڕووی فیزیکەوانێ ینی کوشتنی ذهنیەتێکە ذهنیەتی ژنە تاپلۆسینی ئەو ذهنیەتەیە کە دەیەوێت گۆڕانکاری لە کۆمەڵگەی دروستکە کە ژنان داینەمۆی گۆڕانکاری لەناو کۆمەڵگەکاندا بێگومان دەبێت کەناڵەکانی ڕاگەیاندنیش دەستگاکانی ڕاگەیاندن میکانیزمی دی بەکاربێنن لەوەی کە چۆن داتاکانی کوشتن یان چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکانی کوشتنا بکەن چونکە ئێمە دەبینی لە باشووری کوردستاندا زۆر جار دەستگاکانی ڕاگەیاندن دەچنە جێگەی دادگاکان بڕیار دەدەن ینی بەرنامەی تەلەڤیزیۆنی هەیە یاخود یەکسەر کە ڕووماڵی بابەتەکە کە دەیکاتە کێشەیەکی کۆمەڵایەتی باز لەو ذهنیەتە نادکا کە ڕەوایەتی بە کوشتار دەدا لەناو ئەم کۆمەڵگەیەدا ینی بۆ ئێمە گرنگە ڕووماڵکردن میکانیزمی جیاوازتر هەبێ و بتوانێت بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی تێگەیشتن لە دۆخی کۆمەڵایەتی باشووری کوردستانیش بتوانێت ئەوە بکات ئێتیکە ڕۆژنامەنووسی زۆر گرنگە لە هەموو پرسێکە بە تایبەت پرسە کۆمەڵایەتیەکان بە تایبەتیش ئەو پرسانەی کە زۆر هەستیارن لەناو کۆمەڵگەدا ینی دەبێت ڕۆژنامەنووس بزانە چۆن نزیک دەبێت چۆن ینی کۆمەڵگەکەی ئەو لە چی پێک هاتووە و چۆن دەتوانێت مامەڵە لەگەڵ هەست و سۆز و وەک دەڵێن ینی ئەو تێفکرینەی کۆمەڵگە بکات تۆ دەبینی ینی لەسەر کوشتنی ژنێک یەکسەر ژنەکە تاوانبار دەکرێت یەکسەر بابەتی شەرەفی پێوە دەلکێنرێت کە ئەم ژنە لەسەر بابەتێکی شەرەف کوژراوە ئەیدی کۆمەڵگەکە ئاڕاستە دەبێت لەگەڵ ئەوەدا ئێمە دەبینین لەناو سۆشیال میدیادا لەگەڵ کوشتنی ژنێکە لە ڕاستی ینی تۆ ئەگەر سەیری کۆمنتی ئەو کۆمەڵگەیە دەکەیت کە وەکو پێوەەر ئەوە نابینی تۆ
بەگشتی بەڵام دەبینی کام کۆمەڵگەیە سەرکێشە بۆ توندوتیژی ئەمەش کێ وا دەکات دەستگاکانی ڕاگەیاندن وا دەکات بێگومان بە بەرچاویشەوە ینی دەستگاکانی ڕاگەیاندنی دەسەڵات دەستگای پەروەردەیی نین بۆ کۆمەڵگەی ئێمە دەستگای چاواشەکارین ینی بە تایبەت لەسەر پرسی ژندا لە ماوەی ڕابردووشدا هەتا ئێستا ئێمە بینیمانە نزیکبوونێکی زۆر نەرێنی لەبارەی پرسەکانی ژنانەوە هەیە بێگومان و خاڵێک تێژەمە باسی بکەم مینبەرەکانی مزگەوتەکان هەتا ئاینیش لێرەدا زۆر جار بەکاردەهێنرێت لەو پرسەدا بە تایبەت لە پرسی ژناندا یعنی ئێمە دەبینین کە مینبەری مزگەوتەکان ئێستا کراوە بۆ بڵندگۆیەک بۆ ئەوەی بانگی کوشتنی ژنانی تێدا بکرێت بەداخەوە یعنی دەبێت ئەمە سنووردار بکرێت لە جێگەی ئەوەی کە دەسەڵات ینی کۆمەلگا هەوڵ بدا هەمیشە کۆمەلگا توند بکاتەوە کۆمەلگا توندکردنێکی چۆن توندکردنیەک لە ڕووی پەروەردەییەوە بتوانێت ئاڕاستەکە بەداخەوە هەموو دامەدەستگەکانی بەکاردێنێ بۆ پوکانەوەی ئەم کۆمەلگە و لە کەسایەتی ژندا دەیهەوێت کە وزە و هێزی ئەم کۆمەلگایە بکوژێت و لە کوشتنی ژناندا دەیهەوێت کە بە پەردەپۆشکردنی کوشتنی ژنان بە ئاقاری وەک چۆن دەڵێن ئاراستەکردنی تێگەیشتنی کۆمەلگە لەبارەی پرسەکانی ژنانەوە بەداخەوە دەوێت ئەم ئەقلەتە زاڵ بکات دەیەوێت کۆمەلگەش لەسەرەوە ئاراستە بکا و پەروەردە بکات کە ئەمە بێگومان هەتا ئەمڕۆ کە کاریگەرێکی زۆری هەیە بەڵام من ینی تاکید لەوە دەکەمەوە کە ژنان دەتوانن ئەم بارودۆخە بگۆڕن باشووری کوردستان ڕێخستن بوونی ژن تێیدا لاوازە ئەمە حقیقەتێکە یعنی ڕاستە هەوڵدانی ژنان هەیە هەوڵدانی ڕێکخراوەکانی ژنان هەیە و هێز و وزەی ژنانی باشووری کوردستان هیچ کەم نییە بەڵام پەرتەوازە کراوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە لە ڕێگەی حیزبەکانەوە دەسەڵات زۆر جار خۆی لێرەدا دیسا ڕۆڵی خۆی دەبینێت بۆیە دەبێت ژن ئایدۆلۆژیاکی سەر بە خۆی هەبێ و لە ڕێگەی ئەو ئایدۆلۆژیایەوە بتوانێت خۆی بەڕێخستن بکە و لە ڕێگەی زانستی ناسینی خۆیەوانێ بتوانێت ڕێگەچارەی ئەو کێشانە بدۆزێتەوە کە لە کۆمەڵگەیە هەیە و بتوانێت تێگەیشتنێکی باش لە کۆمەڵگەشدا بۆ پرسی ژن دروست بکات. گەی ڕاگەیاندنی ئازاد وەک ئەوەی لە پێشووتریشدا ئێمە ینی تاکیدمان کردووە لەوەی کە دەبێت کە پرسی ژن پرسێکی ڕووکاشی نەبێت بێگومان فکری ئێمەش وەک ژنانی ڕۆژنامەنووسی ئازاد لەسەر ئەوە مەزن دەبێ ینی بیراتی ڕۆژنامەگەری ئازاد لەسەر ڕۆڵی ژن لەسەر جەوهەری ژن کار دەکات و لە باشووری کوردستاندا ئەمە ڕاستێکی حاشاڵنەگرە کە دەستگاکانی ڕاگەیاندنی ئازاد توانیویانە تا ڕادەیەکی باش نزیک بوونەوە لە ژن دەرخستنی توانای ژن تەنانەت لەبارەی پرسەکانی ژنانی شەو لەبارەی کوشتنەکانی ژنانی شەو توانێتی ڕۆڵێکی ئەرێنی ببینێت ینی ئەمە کۆمەڵگەی باشووری کوردستانیش گەواهی بۆ ئەوە دەدات کە دەستگای ڕاگەیاندنی ئازاد ڕۆژنامەنووسانی ئازاد بە شێوەیەکی ئەرێنی نزیکی پرسەکانی ژنان دەبن وەک خۆمان ئێمە هەر پێداگر دەبین لەوەی کە لەگەڵەوەی کەم و کورتیش هەیە من دەتوانم ئەوە بڵێم دەبێت هێشتا ئێمە زیاتر ژن بناسی زیاتر ئێمە نزیک ببینەوە لە ژنان زیاتر ئێمە بتوانین بە زمانی کۆمەڵگا بتوانین لەبارەی پرسەکانی ژنانەوە گفتوگۆ بکەین ئەگەر ئێمە سیر بکەین ینی میراتی ئەم کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی باشوور کوردستان میراتێکی لەسەر بەرخۆدانی ژنان و لەسەر حەقیقەتی ڕاستینەی ژن ئاوا بووە ینی لەم دوایانەدا کاتێک پاشەکشەیەک دروست دەبێ ڕاستی دەستگای ڕاگەیاندنی ئازاد ڕۆژنامەنووسی ئازاد کار لەسەر ئەو میراتە دەکات ئەو میراتی کە ژنان لە باشووری کوردستان سەر پێیان خستووە بێگومان ئێمە پێداگر دەبین لەوەی کە بە دوواداچوون لەبارەی پرسەکانی ژنان و ئێمە تەنانەت لەناو دەستگای ڕاگەیاندنی ئازاد چەندها پرسی زۆر حساس ینی لە ناو دەستگاکەیە کاری لەسەر کراوە بێگومان ئێمە لەسەر ئەو نەفەسە هەر لەسەر ئەو بیر و باوەڕین کە دەبێت لە باشووری کوردستاندا وەک ئەوەی کە باشووری کوردستان دەستپێکی شۆڕشی ژن دەستپێکی شۆڕشی سەدەی 21 کە لە باشووری کوردستان دەبێت ژن پێشەنگایەتی بۆکە ئێمە بەو هیوا ئاواتەوە لە ڕاستیدا بەو هێڤیە ئێمە لە ژنانی باشووری کوردستان دەڕوانین و هەموو کار و خەباتێکی ئێمەش بێگومان لەسەر ئەو هێزەیە کە بە دەسەڵات کە بە ئاین کە بە هەموو دام و دەستگاکانەوە هەوڵ دەدە ئەم وزە و هێزەیە لە کۆمەڵگەدا بە کوشتن بە دەست بەسەراگرتن بپووکێتەوانێ ئێمە وەک ڕۆژنامەنووسی ئازاد وەک دەستگای ئازاد کار لەسەرەوە دەکەین کە دەبێت ئەو حەقیقەتە دەرکەوێت دەبێت تەپوتۆزی سەر ئەو حەقیقەتە لا ببرێ و چ ژنانی ڕۆژنامەنووس چ ژنانێک کە لە ماڵدا کاری ئاسایی خۆشیان دەکەن دەبێت هەمووان لە بەرامبەر پرسەکانی ژناندا لە بەرامبەر
ئیرادەی ژندا کار و خەباتی خۆیان پێکەوە بکەن و کار و خەباتی پێکەوەی خۆڕێستخستنکردنی ژنان بێگومان ئەمە گرنگێکی زۆری هەیە بۆ چارەسەرکردنی هەموو ئەو پرسانە و بۆ ئەو گۆڕانکاریانش بێگومان کە لەناو کۆمەلگە و لە دەوروبەری ئێمە چ لەلایەنی سیاسی کۆمەڵایەتی و چ لایەنی ئابووریشدا کە دروست دەبێت.